ئەو ڕێواسە ڕۆژانە بە نوێتی دەینمە بازاڕی ئەو ڕۆلێکرایەوە یەکسەر لە سۆران مباشەر هیناتمە ئێرکانە دەفرۆشم بیم بخۆم بە 5 جۆر سیارە ڕێواسم فرۆشتیا بە بیئێمی فرۆشتیتم بە ئۆپتڕای فرۆشتیتم بە سنتڕای فرۆشتیتم بە جیتەی فرۆشتیتم بەخۆم شەعربەنات فرۆشم لە دوای ڕێواز شەعربەناتی دەفرۆشم سیارەکە گرنگ نییە کاسبیەکەم پێ لە سیارەکەی گرنگترە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکە سڵاوتان لێ بێت چەپکێک ڕێواسی کوێستانەکانی کوردستانم بەدەستەوەیە هاتوومەتە لای ئەو هاوڵاتیەی کە بە ئۆتۆمبیلەکەی لە جۆری ئەڤەلۆنە لە نێو شەقامێکی سەرەکی شاری هەولێر سەرقاڵی فرۆشتنی ڕێواسە. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەسەر ئەم ڕێواسە و چۆنیەتی ئەو بڕیارەی کە داویەتی لەسەر فرۆشتنی ڕێواز لەسەر پشتی ئۆتۆمبیلەکەی کە ئەڤەلۆنە ئەمە بووەتە پرسوخواس و باسی ڕۆژ لە هەولێر. کاک زوبێر سڵاوت لێبێ تۆ چۆنیت من بام چەپکە ڕێواسە لێرە دابنم چۆنیت سەر هەردوو چاوم بەخێر پێم بڵێت چۆن بوو بڕیارێکی لەم شێوەیەتدا ڕێواز بێنیت لەسەر پشتی ئۆتۆمبیلێکی جۆری ئەڤەلۆن لە شەقامێکی سەرەکی هەولێر بیفرۆشی. ئەوە بڕیاری ئێستام نییە بخۆم لە 2020ەوە ئەویشەی دەکەم لە کاتی ڕێواسی هەر سارە و بە سیارەیەک ڕێواز دەفرۆشم لە بازاڕی. خواستی هاوڵاتیان لەسەر ڕێواز چۆنە؟ خواستێکی باشی لەسەر لەبەرەوەی مەسوومەکەی مانگەک مانگونیوەکە خواستەکی زۆری لەسەر لەسەر ڕێواسی بە تایبەتی ئەو نێرکە ڕێواسە. بەێ بە منت گوت تام و چێژی ڕێواسەکەی من فەرقیە لەگەڵ ئەوەی لە بازار هەیە. بەڵێ ئەو ڕێواسە ڕۆژانە بە نوێتی دەینمە بازاڕی ئەو ڕۆلێکرایەوە یەکسەر لە سۆران مباشەر هیناتمە ئێرکانە دەفرۆشم. لە کوێی سۆران دەیهێنی چۆنە ئەمە؟ لە سۆران معمیلم هەیە برین جەماعاتێک دەستنە شاخی چیای لێ دەکەنەوە لە سۆران لێیان وەردەگرم دەینم لە هەولێرە دەفرۆشم و هەروەها لە سۆرانیش لایڤم هەیە لە پەیجەکەی خۆم بە ناوی گژ و جیای بەهاری ڕۆژانە لایڤم هەیە لەوێن دەرێ کەنگر و کاردی و ئەو شتانە گەیاندنم هەیە لە بۆ هەولێرە تەلەفۆن دەکەن لێیان دەینمە هەولێرە جەماعات. باش ئەم گژ و گیای بەهاریە کە تۆ لە لای کوێستانەکانی سۆرانەوە دەیهێنیت لە هەولێرەوە دەیفرۆشیت ڕێواز لای تۆ چیلۆی بە چەندە فەرقیە لەگەڵ بازار؟ بەرێ فەرقی زۆرە لەگە بازار چونکە بە حکمی وای بازار دوسێ ڕۆژ دەمینێتەوە لە ناو بەڕادی تار و تفت دەبی من بە نوێتیە و لەوێ بە گران دەیکڕم لێرەش بە هەمان شت بە گرانتر دەیفرۆشم لە بازار. کاردانەوەی خەڵک چۆنە لەسەرەوەی تۆ لەسەر پشتی ئۆتۆمبیلێکی ئەڤەلۆن ڕێواز دەفرۆش؟ کاردانەوەی خەڵک ئەوەیە ماشەڵڵا بە جادەیدا دەڕۆم بەس ڤیددیۆ دەکەن هەیە دەستخۆشیم لێ دەکا هەیە احتمالە لە دری گرانە دەرێ گوناعە مەوزوعەکەوەیە ئەمن لێرە ئەڤەلۆن بی هەر سیارەك بیم بخۆم بە 5 جۆر سیارە ڕێواسم فرۆشتیا بە بیئێمی فرۆشتیتم بە ئۆپتڕای فرۆشتیتم بە سنتڕای فرۆشتیتم بە جیتەی فرۆشتیتم ئەوە هەروە بێتەوە بە بیکاشۆی فرۆشتیتم ئاخیر سار کە ئێستا مەسوومی ڕێواسێ بە ئەڤەلۆنی فرۆشتیتم ئەڤەلۆنەکەم لەکن بۆ یەکسەر بە ئەڤەلۆنی فرۆشتیتم. پێم بڵێ دۆخ و گوزەرانی تۆ چۆنە جگە لە فرۆشتنی ڕێواز چ کارێکی تر دەکەی؟ واللهی الحەمدوللا شکر قەنەعەتم هەیە کابرایشی دەورەمەند نیم حەسەب ئەڤەلۆنەکەی کە خەڵک باسی لێوە دەکا ئەو هانیەوە ئەو ئەڤەلۆنەم هەیە لێژ نەمفرۆش دەمتانی بفرۆشم بەڵام حیسابی ئەوم کرد لۆمانگونیوە چی بفرۆشم دوای پێم ناکڕێتەوە و هەروەها بەخۆم شەعربەنات فرۆشم لە دوای ڕێواز شەعربەناتی دەفرۆشم لەسەر جۆسایدی منارەی بەس ماتۆڕی سێتە. پەیامی تۆ بۆ خەڵکی هەولێر چییە بە تایبەت بۆ نمونە من بەشێک لە کۆمنتەکانم بینی لە سۆشیال میدیا زۆرێک لە سوکایەتی بە تۆ دەکەن؟ من گەردەنیان ئازا دەکەم ئەوە ئیدی ڕێی خۆیتیان وە دەستخۆشی لەو کەسانش دەکەم زۆر ئەمنیش کۆمنتەکانم خوێندیتەوە بەڕاستی زۆربەی کەس داوای دوعای ڕزقم لۆ دەکا خی گەورە ڕزقی وانیش بدا ئینشاءالله خی گەورە ئەو ئەڤەلۆنیش بەو کەسانە بە قسمەتی ئەو کەسانە بکە کە هیوایەتیان ئەڤەلۆنە لە لای من سیارەکە گرنگ نییە کاسبیەکەم پێ لە سیارەکەی گرنگترە. گەلک بەخێر بینەرانی کەناڵی پایتەخت دەکەم ئینشاءالله سەرکەوتوو بە ڕێزی بینەرانی پایتەخت میدیا ئێستا باوباوی
گژوگیا بەهاریەکانە هاوڵاتیانی یاریێمی کوردستان ڕوویاچی زۆریانی لا کڕینی گژوگیا بەهاریەکان کردووە و ئەمەش لە ئێستادا خواستێکی زۆری لەسرە هەر لەم ینی چوارچێوەیەشدا ئەم هاوڵاتیەی کە لە پشتەوەی منەوە کەمێک لەمە و بەریش گوێتان لە قسەکانی بوو وەک خۆی باسی کرد لەسەر پشتی ئۆتۆمبیڵێکی زۆری ئەڤەلۆن لە شەقامێکی سەرەکی لە نێو بازاڕی هەولێر سەرقاڵی فرۆشتنی ڕێواسە.